ئەڵێ مامۆستا توو بە 6 دقە دیم تێ بگەێنەوە ئیتر پێویستیش ناکات لەسەری بڕۆی. کورە هەی ماڵت بڕمێ تۆ 50 ساڵ ڕاکەی تازە خانۆکەت قاچەرەوە تەواو نەکردووە. ئەتەوێ ئاوا فێردین بی کە جار هەیە مامۆستای ئاینی هەڵەیەکەکە باوا بڵێ کابرایەکی دەوڵەمەند کابرایەکی عەشایر سەیری ئەو کۆمێنتانەکە 4000 کۆمێنت نووسراوە 4800 جنێوەدا. ئێ باشە تۆ نەبێ ئیشی یان فەیسبووکی داناوە گوڵی ئیسلام چی ئەزانێت و نێری یامی بە کەیفی خۆت قسە ئەەکەی یان شێرەکەی ئیسلام وەڵڵا تۆ ڕێویش نیت. وەڵڵا ئەگەر شێر بووی تا ڕسمەکەتە قسە سەر پرۆفایلەکەت وەڵڵا شێر وەکو تۆ بۆە لە حەمامان خۆیە سوتان. ئەن عوقبەی کوڕی عامر ڕەزای خوای لێبێت چووە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی عوقبە ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام چۆن نەجاتم بێ فەرمووی ئیمسک عليك لسانك وليسعك بيتك وابكي على خطيئتك. سەیری ئەم سێواتایە بکە. یەکەم وتی زمانی خۆت بگرە چکەم زمان پارچە گۆشتێکە فریای هەموو شتێک ئەکەوێ بیکات. دووەم وليسعك بيتك ئەو زمانە خانووی قوڕ سوێن بە پەروەردگار هیچ خانووی سەحابەیەک نەبووە دیایە ئێمە دابنشتایمانێ 1 سەعات تەحەموولمان ناکرد لە ماڵە ئیسە خانووی کاشی و دکت و سبلیت و فەرشی جوان و هەنێکمان کتێبخانەمان هەیە و بەڕاستی ئەوەی کە خێر بێ ئەتوانین لە ڕێ یوتیوبەکەوە لە تەلەڤیزۆنەکەی خۆمانەوە وەری بگرین فێری دین بین فێری قیامەت بین وەبکی عەلا خەطیئەتیک بۆ تاوانەکانی خۆت بگیرە. چکەم هیچ کەسێ لەم مزگەوتە نییە ڕۆژێک دێ بەسرە و زۆر بە نیزام بەرەو گۆڕستان ئەدبەن و جێت ئێڵن و لە بیریش ئەکرێی. زۆر گرنگە خۆشەویستان. و شتێکی تر هەیە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمێ من تتبع عورة أخيه المسلم تتبع الله عورته ومن تتبع الله عورته يفضحه ولو في جوف بيته. من یەک پرسیار لە ئێوە ئەکەم بە خۆشمەوە کام لە ئێوە ڕۆژێک کە ڕۆژت لێ ئەبێتەوە کتێبێکی صحیحی ئیمامی مسلیمت کڕیوە ئەیکەیتەوە بۆ یەک فەرمودەیە بخوێنیتەوە خۆ ئینسان شتێ بخوێنێتەوە هەر لە بیری ئەمێنێ. کام لە ئێوە ڕۆژانە گوێ لە دوو تاری تایبەت ئەگرێ باسی ژیانی پێغەمبەر عليه الصلاة والسلام باسی چۆنێتی ماماڵەکردنە لەگەڵ دراوسێ لەگەڵ مناڵ ئەوەندەی خەریکی ئەوەین ئەوە فڵانە کەس 3 مانگ پێویستە چوو بۆ عەمرە خێرەوە هەمسا ڕاتەوە یان باشە ماڵ فڵان کەس خۆیە کچەکانەویت ئەخوێنم بۆچی شووی کردوا بە پەلا. کام لە ئێمە ئەگری بڕوات بێ ئەوەنەی خەریکی خەڵکین خەریکی تەلەڤیزۆن و ئیخبارین خەریکی شتی پڕوپوچ و سیاسەتین ئەوەندە خەریکی قیامەتی خۆمان نیمان. کاتێکیش کە باسی دین ئەەکەی لە مەجلیسێکە بڕوات بێ و خەڵکت یعنی 5 دقە من خۆم چوومە بۆ مەجلیس دعوەتمیان کردووە 7 دقە قسە ئەکەم سەی ئەو خەڵکە ئەکەم لە 8 دقەی تر ئیدارای نامێنێ. یعنی ئەوەندە پەلەیەتی ئەڵێ مامۆستا توو بە 6 دقە دینم تێ بگەێنەوە ئیتر پێویستیش ناکات لەسەری بڕۆی. کورە هەی ماڵت بڕمێ تۆ 50 ساڵ ڕاکەی تازە خانۆکەت قاچەرەوە تەواو نەکردووە. ئەتەوێ ئاوا فێردین بی ئەتەوێ ئاوا بەو بێمنەتیە فێر ئیسلام بی ئەخ ئاوا نابێ برا کە بەخواست زۆر بەمان ڕەنگە نیوەی مزگەوتەکە تا ئیساکە خانوویە 200 مەتریەیە شەرقیە یان خانوویە 100 مەتری کردووە قاتێکی لەسەرەوە ناتوانێت بۆ کوڕەکەی تەواویکە. تۆ بە 6 ساڵ تەمەنت نەتوانیوە خانوویەکی جوان بۆ خۆت و مناڵەکانت بنیادنەی چۆن نەتوانی بە 5 دقەی مەجلیسێ فێردین بی. ئێمە زۆربەی شتەکانمان خەریکی ئیشی خەڵکین خۆشەویستە. بەڕاستی ئەوەش کاری سەیە بەڕاستی هەر ئەوە نییە تۆ سەی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە جاروا هەیە مامۆستای ئاینی هەڵەیەکەکە باوا بڵێ کابرایەکی دەوڵەمەند کابرایەکی عەشایر سەیری ئەو کۆمێنتانەکە 4000 کۆمێنت نووسراوە 4800 جنێوەدا. ئێ باشە تۆ نەبێ ئیشی بڕوات بێ هینی وای هەیە ئەو کۆمێنتە ئەنووسێ بەبیللاهی وەرەقە و قەڵەمی بدەرێ ناتوانێ ئەوە نەشت بنووسێ. ئێ باشە بۆ خاتری خوا تۆ ئەمەندە بێ ئیشی برای بەڕێزم. یان فەیسبووکی داناوە گوڵی ئیسلام چی ئەزانێت و نێری یامی بە کەیفی خۆت قسە ئەەکەی یان شێرەکەی ئیسلام وەڵڵا تۆ ڕێویش نیت. وەڵڵا ئەگەر شێر بووی تا ڕسمەکەتە قسە سەر پرۆفایلەکەت وەڵڵا شێر وەکو تۆ بۆە لە حەمامان خۆیە سوتان بەجدی. یعنی هەندێ ناوی ئافرەت و مؤەنەس باوەڕت بێ سەحابە پێ ئەی بۆ شتوا بکە بە ناوی ژن و گوڵەوە دابەزیوە سەیرەکەی کابرای شەوەکتری. مامۆستا ناوناسی من فڵان کوڕ فڵانم ئەی تو بۆ ئەم فەیسبووکە داوا داناوە ئەی بۆ ناناسی محەممەد عەلی جەباری باکشمان بزانین تو خەڵک کوێیت و خەڵک چی دیەیەکی. خۆشەویستان ئاخە یعنی ئێمە زۆربەی ئیشەکانمان ئەچینە پشتی مۆبایلەوە بە کەیفی خۆمان قسە ئەکەین قسە ئەنووسین جنیەوە دەین بە
ئەنواع و ئەشکال ئاخە توازانی و کۆمنتانت بۆ زنو ناکرێتەوە ئەو پەنجانت زنو ناکرێتەوە بۆچی دوای عورەتی خەڵک ئەکەوی هەمومان ڕۆژێکمان لە پێشە هەم بە فەزح بوون هەم بە حەیاچوون چکۆم دڵنیا بە خوای پەروەردگار دۆستایەتی لەگەڵ کەسان نییە خوای پەروەردگار لە بیلمیرسادە بۆ عەبدەکەی بەزەیت بە خەڵکانەیەتەوە خوای پەروەردگار بەزەی پێتان نایەتەوە اللهم لا شەماتە هیچ کەسێک لە ئێمە نییە ئێستاکە کوڕت گەورە نییە بە خەڵکەڵێ کوڕەوە کابرا کوڕەکەی وایە 8 ساڵتر کوڕ تۆش گەورە بێت بزابێتە خەڵی بۆ خۆت بزا تیکتۆک دانانە بزا فەیسبوک دانانە بزا ناچێ نێرگە لە بچێشێ سەبرت بێ کاکە ئیهانەی کەسێ مەکە بە بۆنی تاوانی یەکێترەوە قسەی ناشین بە خەڵکی مەکە خەڵکی مەڕوشێنە